اینجا خۆشەویستان هەر لە بەرامبەر خەران لە بەرامبەر ئەو دیمەنە جوانە کافیەکی زۆر جوان هەیە پێم خۆشە بچم شتێکی خۆش تاقی بکەمەوە بە ئێوەش بڵێم دیمەنەکەی زۆر جوانە جا بزانم خواردنەکانیشانە جێ خۆتی وەرن لەگەڵم. سەلام عەلەیکوم. باشی کاکە تەندروستیت باشە؟ ئەحواڵت؟ یا ڕەبی هەر ساغ بی هەر باش بی. بزانم چ شتێکی خۆشتان هەیە من تاقی بکەمەوە بیخۆم؟ وەڵی زانوە شتی هەیە. چ شتێک لێرە زۆر خواستی لەسەرە؟ وەڵی کونافەیە بەناوبانگە لێرانە. کونافەکەتان بەناوبانگە؟ ئەو جێیەکەشتان زۆر خۆشە بەرامبەر خەران. چ کاتێک ئێرە زۆر قەرە بارغە زۆر خەڵکی لێیە؟ بەخوای ئێواران خەڵک دێن ئێرانە مەسان گەشتیارە و ڕوودە ئێراکەن و چ ڕۆژە زۆر قەرە بارغە ئێرە؟ بەخوای جومعە و پێنجشەمە هەموو ڕۆژێک قەڵە باڵغە بەس چییە جومعە پێنجشەمە گەشتیان ڕوودی ئێراکەن گەشتیار زیاتر بۆچی دیش گەنجەکان دێن لە خۆتان؟ هەمووی گەنجی ڕوانزێ و گەنجی سۆرانە و هی هەولێرە و هەر قابلیە بێ لێرەدا بنیشی قاوەچی بخۆی چاچی خۆش بخۆی وەڵاهی نازانم چ بخۆم تەمەشای ئەوەکەتان بکەم بزانم؟ ئارە وەڵی قاو شتی ناخۆم وڵاهی برادری قاوەی نیمە ئەوەش نۆتەنامی کشەیکە و بەخوای حەزم ئەلەوەیە گەرمەشان؟ ئەرێ وەڵا بەچاو تەبیعاتەوە نییە؟ بەس شتم لەو پێدامەکە بەس خەی بەخەی دەخۆم. باشە دەباسم دانیشتم شتێکی خۆش بخۆم دەباش. جێیەکەشیان زۆر خۆشە. ئەو جا بەڕاستی جێیەکەشیان زۆر خۆشە و کورسی جوانانەیان دانەیە بەرامبەر ئەو دیمەنە جوانە ئێوەش فێن کە باشە. بە گەرمە شامێکەشم لەوە بینن بخۆم. یا ڕەبی دەستان خۆش بکڕۆستان کردیانگۆ. چییە شەربەتە؟ شەربەتی چییە؟ ئۆریۆ ئەوەش؟ ئەدیەوە؟ ئەوەش لۆتسە. ئەوکو زانین تا حەزم لە شتی شیرنە. دەستەکان خۆش بیتن ئەجەبا تام کەم و تاقی کەمەوە بزانم. ئەو گەرمە شامی زۆر خۆشە دەزانن؟ خۆش تاقی بکەمەوە؟ باوش تاقی بکەمەوە هەم شتیان لەم دانەیە خۆشەی مەعاقەت نەبی باقەڵەوی. بەڕاستی شیرینیەکان زۆر بەتام و بە تایبەتی میڵکشەیکەکە زۆر تایبەت بوو. اینجا ئێواران بێ لێرە دابنیش و بەرامبەرەو خەرەندە جوانە شیرینیەک بخۆی خواردنەوەیەک بخۆی زۆر تایبەت دەبی. میڵکشەیکەکە دەخۆم و بەردەوام دەبم لە پرۆگرام.